دەست پێەکەی فەرموو بۆ جێرانەوەی چیرۆکەکە. بەناوی گەورە مێرەوان زۆر سوپاس کاک دەبن. چیرۆکەکەی من لەوانە تۆزێک سەیر و سەمەرەتر بێت لە چاو هەندێک چیرۆکی ترەوە. لەبەرەوەی چیرۆکەکەی من بە خۆشەویستی دەستی پێ کرد، بەڵام بە خیانەت و داوەڕانەوە کۆتایی هات. من ناوێت ژمارەکە ناڵێم چەند ساڵ بوو، بەڵام لەوانەیە زیاتر لە 3-4 ساڵ لەگەڵ ئافرەتێکە پەیوەندیمان هەبوو، پەیوەندی خۆشەویستی، تا ئەو ڕۆژەی کە بتوانین هاوسەرگیری بکەین. ئەویش لە پێناوەی کە متمانە هەبوو لە نێوان هەردوولا و باوەڕ هەبوو کە ئەتوانین خێزانێکی بەختەوەر پێکەوە بنین. ئەوە بوو دوای هەوڵدانێکی زۆر هاوسەرگیریەکەمان کرد، چەندە ئەویش بە زەحمەت بوو بەڕاستی، بەڵام ئیتر توانیمان سەرکەوتوو بین و پرۆسەی هاوسەرگیریەکە پێکبین. لەبەرەوەی وەکوتم پێشتر پەیوەندێکە خۆشەویستی بوو، هەموو هیوا ئاواتەکەمان لەسەر ئەوە بوو کە ماڵێک و خێزانێکی بەختەوەرەمان نەبێت بەڕاستی. بەڵام سەبر دوای پرۆسەی زەواجەکە ئەم پەیوەندیە گۆڕا بۆ ناوپاچی. لەوانەیە زۆر جار بڵێن کە زۆر نەو کەسانی کە تەنها پیاوە زۆری نەخیانە دەکەن، بەڵام لە پشتی پەردەکانەوەشەوە ئافرەتەکان زۆری نەترن کە خیانەت لە پیاوەکانی دەکەن. یان من لەگەڵ ڕێز و احترامم بۆ ئافرەتەی بەڕێز، خانەوادەی بەڕێز و ئەوانە، بەڵام خیانەت و ناپاچی هاوسەرگیری زۆر ئەتوانم بڵێم ڕێژەکەی ئێستا بەرزترە لەوەی کە پیاوان ئەنجامێت. دوای کامتریان زیاتر لە ساڵێک سەبر من هەستم بۆ کرد کە ئەم ئافرەتە خیانەت لەم نەکات، یعنی بە شتێکی ترەوە مەشغوڵە بەڕاستی. ئەمەش بە چیا دەرکەوت؟ ئەو پەیوەندی کە پێشتر هەمان بوو سەبر سیرمە کرد کۆتایی پێدێت، یعنی قسەکردن سەگ کەمە بووە، دەرچوون کەمە بووە، دانیشتن، نان خواردن، گرنگی پێدان، ئەوانە سێرم کرد سەبر کەمە بێتەوە. ئیتر عادەتی ئینسانی شوایە کە تو لە ژیانتا لەگەڵ شتێکە ڕاهاتووی، بەڵام سیرەکەی لە دوای ماوەیەک ئەگۆڕێت لە بڕێکدا، ڕاستەوخۆ هەست بە گۆڕانکاریەکەکەی لەو کەسەی بەرامبەر، لەوانەیە خۆت مەسەلەن گۆڕێت. بەڵام من بۆ خۆم سێری خۆم کرد، سێرم کرد من هەروەکو پێشتر هیچ شتێکم نەگۆڕم، ینی بڵێم چونکە بەڕاستی ئەمە مەسەلەن ژیانێکی خۆشمان هەبووە، ینی هیچ شێشەمان نەبووە. و من پێشەوەی باسی ئەوە بکەم کە خیانەتەکە چۆن دەستی پێ کرد، ئەمێ باسی ئەو ژیانە بکەم کە ئێمە هەمان بوو بە کورتی. باش طبعاً ماڵێکمان پێکەوە نابوو لەسەر بڕیاری هەردووکمان بەبێەوەی هیچ یعنی کەم و کورتیەکی هەبێت، وەکو هەر ماڵێکی تری هەر خێزانێکی ترکە پێڕازی بوون، هەر لەسەر لە نوێیەتیەوە دامان نەزرا. و هەرچی پێداویستی ماڵ و با بڵێن ژیان هەیە دابینم کردبوو. و ئۆتۆمبیلشمان هەبوو هەردووکمان، ئەم خۆم ئۆتۆمبیلەوە و هەم ئۆتۆمبیلم بۆ ئەویش دابین کردبوو. و جگە لەوە ئیشێکی زۆر باشیشم بۆی دابین کردبوو، بۆ ئەوەی کە بەتانیانە بێت، کە خۆم کارم هەبوو لە بەیانەیە لەوانەیە تا حەسەر تاز درەنگتر، بۆ ئەویش کارم دابین کردبوو. گەڕان سوڕانمان سەفەرکردنمان هەموو شتێکمان زۆر ئاسایی بوو. تەنانەت لە زاری خۆی هەموو جارێکە بێت من زۆر خۆشبەختم، یعنی تۆ کوڕێکی باشی، هیچ کێشت نییە و هیچ دەمەقاڵەیە خوا نەخواستە با بڵێن تۆ ڕەبوونێک شتێک ڕووی نەدابوو لە نێوانمانە. دوای ماوەیەک هەستم کردوەکو گۆڕانکاریەکە ڕوویدای، تر من کەوتمە گومانەوە بەڕاستی، سێرم کرد ئەم ئافرەتە تەواو لە من دوورەکەوێتەوە، گرنگ یعنی هیچ گرنگیەک بە من نادات بەڕاستی. منیش وتم لەوانەیە دڵی تون بێ شتێک بێت، هۆکارەکەی ئەوە بێ بیر لە منداڵبووم بکاتەوە، بیر لە شتێک بکاتەوە. بەڵام دوجار بۆم دەرکەوت کە پەیوەندی هەیە لەگەڵ پیاوێکی تر کە ئەو پیاوەش خێزانی هەیە و منداڵیشی کەوتێ. بۆیە من سەفەرێکم کرد بۆ دەرەوەی وڵات، بۆ کارێک چوو بەڕاستی، بۆ ماوەی تقریبا 9 ڕۆژ دەڕۆژ. دوای سەفەرەکە کە گەڕامەوە هەموو شتەکان بە تەواوەتی گۆڕان، بەڕاستی تر تەحملم نەما و
ولا کاتی خۆی کاتێک ئێمە هاوسەرگیریمان کرد من خۆم مۆبایلم بۆی کڕی و با بڵین بەرنامەکانم هەمووی بۆ دانابوو بەڵام قەت ڕۆژێک لە ڕۆژان چ لە دوور چ لە نزیکەوە چاودێری مۆبایلەکەیم نەکرد بەڵام گومانەکان بەڕاستی وای لە من کرد کە ئیتر تەواو یعنی بتوانم بزانم مەسەلەکە چیە ئەو بوو ئەو بەرنامانەی سۆشیال میدیا کە بەکاری هێنا وەخت خۆی خۆم بەم دانابوو و پاسۆرد شتەکانیشی هەمووی خۆم بەم دانا بە سوتفا یەکێک لە ئەپلیکیشنەکانی کە ناو مۆبایلەکەی خۆی لەسەر مۆبایلەکەی خۆم کردمەوە ئیتر کە کردمەوە هەموو شتەکان ئاشکرا ئەو کاتێک کە من ئەو مۆبایلم کردەوە ئەو بەڵگانم دەستکەوت کە سەلماندی خیانەتی ناپاچی هاوسەرگیری لە من کردووە سیرەکەم 6 مانگ لەمە پێشە واتە نزیکەی 6 مانگ ئەوێت کە لەگەڵ منە بەڵام خیانەتیشم لێ کرد هەموو بەڵگەکانم دەرهێنا بەڕاستی ئیتر بەڵگەی زۆر زۆر ناخۆش و وێنە سەوت ڤیدیۆ تەنانەت ڕێژەیەکی یەکجار زۆر ڤۆیسی هەردوو لە ئەم ئافرەتەکە و هەم کەسەکەی تر و چەندین دەرچوون و چەندین چاو پێکەوتن و ژوان و پیاسەکردن و ئەمە هەمووی لە کاتێکدا کە من هیچ ئاگادار نەبووم بەڕاستی ئیتر بەڕاستی تووشی شۆک بووم یعنی وەک وابوو بوومە لەرزێک لە مێشکم بدات بۆ من زۆر ناخۆش بەرەوەی من خۆشم کەسێکی چۆن بڵێ تەنیا بووم ینی دایک و باوکم خوا عافیان کات مەگە مردوی هەم لایەکە بەڵێ ناما بڵێ ژیانە تر هەر خۆشم تاقانم یعنی خوشک و براشم نەکوانم ئیتر تووشی شۆکێکی گەورەم بەڕاستی چوون بۆ دکتۆری نەفسی تا ماوەی مانگێکیش عیلاجی نەفسی وەرگرت یعنی چونکە بەڕاستی ئەو کاتێک کە زانیم ئەم خیانەتە گەورەی کردووە نەک بڵێ خیانەتێک تەلەفۆنێک بێ نامەیەک بێ نا هەموو ڕاستیەکان تقریبن هەموویم گواستەوە بۆ سەر لاپتۆپەکەم کە تقریبن بەس ڤۆیس و تەلەفۆنات و شتەکانیان زیاتر لە هەموویم کۆکردەوە زیاتر لە 15-16 سەعات کۆکردەوە تر بۆیە بەڕاستی گەیشتمەوە قەنەعەتەی کە یعنی من ناتوانم لەگەڵ ئافرەتێ بچم بەڵام لەبەرەوەی پێشتر پەیوەندیەکمان هەبووە پێشەوەی زەواجیش بکەین بەڕاستی وتم لەوانەیە ئەم ئافرەتە تەمەنی بچووکترە لە من مناڵە با دەرفەتێکی بدەمێ ئەوە بوو بەڕاستی دوای هەوڵدانێکی زۆر و هەتا هەندێک کەسی تایبەتم لە عایلەکەی خۆیان تێگەیاند کە پێم دوتم ئەگەر وعدە دەی کە ئیتر تەواو ئەمە لە بینی خۆت و خوای گەورەیە بێت من ئەتوانم لێت خۆش ئەو بگەیشتمە قەنەعەت بەڕاستی هەرچەندە بۆ من زەحمەتیش بوو و دکتۆری نەفسیەکەشم پێویست کە ئەم شتانە بە لێ خۆش بوون چارەسەر نابێت چونکە من عیلاجم وەرەگرت بەڕاستی دەرمانی دژە خەمۆچیم وەرەگرت و دەرمانی خەویشم وەرەگرت بۆ ماوەی مانگێکیش و زۆر ئاگاداری خۆم نەبوو مایە ئەوە بڕۆشتنەوە لە نەخۆشخانە داخل بەڵام دکتۆرەکە لە ئاخیریشە چەندین جاریش پێوتم وتی عیلاجی وتی سەدمەکەی تۆ زۆر گەورەیە تۆ ناتوانێت لەگەڵ ئەو ئافرەتەیە بژی ئەبێ لێ جیابیتەوە ینی زانستیە بەڵێ زانستیە پزیشکەکە وتی نابێت لەگەڵیا بژیت بەڵام تۆ ئینسانیان دەرفەتێکی ترتدایە لە ئاخیرا ینی پێم نابە سەردڵی خۆما و دەرفەتی بۆ یەکەم جارە هەموو ئینسانە قابلی غەڵەتە بەڕاستی هەرچەندە غەڵەتەکەی گەورە بێ بەڵام ئێمە کەسمان لە خوای گەورەتر نین خوای گەورە فەرمێ ئەرحەموا من فی الأرض یەرحەمکم من فی السەما ڕەحمکەن بۆ کەسانی کە لە عەردەم خوای گەورە لە ئاسمانەوە ڕەحمتان یعنی ئیتر بەڕاستی دەرفەتم داپێ بەڵام هەرچەندە زۆر زەحمەتیش بوو هەوڵمدا ئەو درێنە گەورەیە یعنی سەبر چارە سەرکەینەوەوانە بەڵام بەڕاستی دوای لێ خۆشبوونەکە کارەساتە گەورەکەی تر ڕوویدا هێشتا بەڵێ خۆی کارەساتەکە لێرە ڕوویدا نەک ئەوەی یەکەم جار ئەو یەکەم جار باڵێن تو سوتفەیە تووشی حادیسەیە بوویتە باش بەڵێ کارەساتی دووەم ئەو بوو کە جاری دووەم دوای لێ خۆشبوونەکە هەر بە ماوەیەکی زۆر کەم کە نەگەیشتە ماوەی مانگێک جارێک تر هەستایەوە بە پەیوەندیکردن لەگەڵ هەمان کەسە بەڵام ئەم جاریان من هەر بەرنامەیەکم بەڕاستی دڵم ئۆپرەی ناگەر هەر لەو کاتێککە لێ خۆش بووم بەرنامەیەکم کەڕی لەبەرەوەی
وتم بۆی چاودێری بکەم زانم چیە بچی نابێت بەرنمەیەکم لەناو مۆبایلەکەی دانا ناوی بەرنامەکە ناڵێن بەڵام ئیتر هەر شتێکی بکردا بۆ کوێ بچوایە هەموو شتەکانم ئەزانێ تەنها دەمتوانی کامێرەی مۆبایلەکەشی بکەمەوە بەبێ ئەو خۆی ئاگادار بێت ئەمە فۆیسی GPS هەموو شتەکان ئەمیش بەڕاستی نەگەیشتە مانگێک کە خیانەتەکە دەستی پێکردەوە لەگەڵ هەمان کەسە بەڵام ئەم جارت بۆ زۆر بە شێوەیەکی خراپتریش خراپەکە لە چیا بوو ئەو نێزانی کە من بەرنمەیەکم لەناو مۆبایلەکەی داناوە هەستا بوو مۆبایلێکی تریشی کڕی بوو بە دزی کە ئێشاردەوە لە شوێنێکی جانتاکە هەر کاتێک کە من لە ماڵ نەبوو مایان ئەو لە شوێنێک وایە لە ڕێ ئەو مۆبایلەوە پەیوەندی پێوە کرد و تەنانەت ئەو بەمنی ئەو بە نمونە بۆ کارێکی بچوو بۆ مارکێتێک بۆ شتێک کە ئەچوە دەرەوە من یەکسەر لە ڕێی مۆبایلەکەی خۆمەوە ئەمزانی کە ئەوە ئەڕات بۆ شوانێک لەگەڵ کەسەکە و لە ڕێی مۆبایلەکەشەوە چەند هەموو بەڵگەکانم لێ گرت بە ڤیدیۆ ڕیکۆردم کرد لە ناو مۆبایلەکەی خۆمە کە بەنای مارکێتەوە ئەڕوە بەڵام لەگەڵ کابرا چێتە دەرەوە و پلاندا ئەنێن ئیتر هەموو شتێک ئیتر بەڕاستی کە ئەوانم زانی چیتر تەحملم نەما کە هاتەوە دوای دوو ڕۆژ کە هاتەوە جارێکت ڕۆژێک چوە دەرەوە بەیانەکەی بۆ ئێوارەکەی هاتەوە بۆ دیاڕۆمە ماڵی دایکم بەڵام دواتر ئێوارە هاتەوە وتم کەلوپەلەکانت کۆ بکەرەوە یەکسەر بەیەکزاریات بۆ ماڵی دایکت پێ دوایە ئەو برینە و تۆ زۆر باسی و برینەوە کرد پێ دوایە و برینە بە چی ساڕێژە بێتی تۆ خۆی مەقولەیەک هەڵێ ئەلوەقت و یداوی جڕۆح کات هەموو کاتێک کات برینەکان ساڕێژەکەت دەستخۆش بوونە لێرە زۆر بۆ ئێمە شانازی بوو جێرانەوەی ئەم چیرۆکانە لە زمانی برینارەکانەوە من وای ینی ئەشوبهێنم کە هەزارانی وەکو تۆ ڕەنگە ئێستا هەمان چیرۆکیان هەبێ ئەو جورئەتی جەنابتیان نەبێ کە لێرە وەستایی بۆمان و بەپێی هەموو پێوەرێک تۆ مەزلومەکەی زاڵمەکە کەسێکی تر بووە خوای گەورە ئیشەڵا قەرەبووی ئەو برینە قۆڵەی دڵێ بۆ کاتەوە و ژیان بەردەوامە و ئەوەیە نی کە بە جۆرێک لە جۆرەکان برین دروستکردن بەڕێی خۆیان ئێوەمانانیش بەڕێی خۆتان زۆر بەخێر بێ و بیرۆکەی دروستکردنی ئەم بارنامێژ لە پەیوەندیەکی جەناب تۆ بووە بۆی من هەمیشە لێرەوە بە بینەرانی بەرنامەی دەروون ئەڵێم ئێرە ئەم بەرنمەیە مینبەری هەموو دەردەدارێکە مینبەری هەموو ئەو کەسانەیە کە بە دەست گرێ و گۆڵێک یا برینێکی کۆمەڵایەتیەوە ئەناڵێنن وەرن با لێرە چیرۆکەکان باسکەین بە زانستیانە تاوتوی ئەو گرفتانە بکەین زۆر بەخێر بێ گەوری و نوان ئازێتی کێشا گوێگری بەرنمەکەمان بە بابزانین چیەکەین زۆر بەخێر بی فەرمو قوربانم بەخێر بێن هەڵبەتە ڕێک ئەمێ لە تۆ دەست پێ بکەم ینی پێشەوەی کە بەڕێزیان لێرەش قسەمان بۆ بکەن بە جۆرێک لە جۆرەکان ئێمە جۆگری چیرۆکەکەی بووین لە ڕووی مادیەوە ساریان هەبووە ماڵیان نەبووە حاڵیان هەبووە کەم تا زۆریش نازێک و دنیایەکی ڕۆحیشیان هەبووە بە پێی قسەکانی جەنابی پارێزەر کەلسوم خان بۆچی مرۆڤ سەرباری ئەو تێر و پڕیانی ژیانیش پەناباتە بەر جوزانم بەر ئینسانێکی تر بێجگەل لە مێردەکەی بەر ئینسانێکی تر بێجگەل لە ژنەکەی ئەمە نەخۆشیە ئەمە حەزە و ئەمە چییە جەنابیشت وەکو پیا و جواب بمەیتەوە ئاساییە وەکو زانست جواب بمەیتەوە ئاساییە بەڵام حەزەکەم وەکو زانست جواب بمەیتەوە لە ڕاستە بەداخەوە ئەو چیرۆکێکەوە بە ڕێزە باسی کرد مشتێکە لە خەروارە لە ڕاستە چیرۆکی زۆرمان هەیە لەوە تونترمان لەوە ناڕەحەتترمانە بەڵام کاک دەرو لە ڕاستە خیانەتکردن یان ناپاکی هاوسەرگیری یەکە لە حاڵتە زۆر ئاڵۆز و تونند و خەتەرەکان بۆ سەرژیانی هاوسەرگیری ئەو بە ڕێزە باسی کرد لە ڕاستە زۆر هۆکارێ بۆی مرۆڤ پەنابێتە بەر خیانەت دوستاز یەکێ لە هۆکارە سەرەکان لە ڕاستە بۆ ئافرەتان کە خیانەت دەکەن لە پیاوەکانیان لە ڕاستە زانست ئەلمانوێتی کە نەبوونی عاتیفە و سۆز و خۆشەویستیە لە ڕاستە یەکە لە هۆکارە سەرەکیەکان یعنی ژن کە لە ماڵەوە هەستی کرد کەسێک نییە نازی هەڵکێشێ کەسێک نییە خۆشەویستی بۆ دەربڕێ بێگومان پیاوەکەی بووی ناکە کەسی تر بووە کاک دەرن خۆ دەزانیت یانی
بە پێچوانەوە پیاوان لە ڕاستیە هۆکاری سەرەکی خیانکرد لای پیاوان لە ڕاستیە تێر نەبوونی جنسیە ئەوەی کە لە هۆکارە هەرە سەرەکیەکە هەچەنە هۆکار زۆرە بەڵام هۆکارە سەرەکە ئەوەیە لە ڕاستیە چونکە خۆمە نەزانین یعنی دەرونیەن سەلمێنراوە لە ڕووی زانستیەوە کە پیاوان لە ڕاستیە کاتێ پەنابەنە بەر ناپاکی ئاوسەرگیری کە لە ڕووی جنسیەوە تێر نەبن لە ڕاستی یعنی کە لە گرفتە سەرەکانیانەوەیە بەس ئافرەت بە پێچەوانە ئوستاس ئافرەت کاتێ پەنابەتە بەر خیانەت و ناپاکی کاتێ لە ڕووی عەتف و سۆزەوانێ بێبەش بێت لەبەرەوە باش ئەلێرا یەک قەوسی زۆر بچووکم بەرەو زۆر بە کورتی جوابێکم بەرەوە ڕاستە هۆکار هەیە بۆی کە مرۆڤێک لە مرۆڤێکی تر بپەڕێتەوە کە هاوژینێتی کە خۆشەویستێتی کارچێکی بۆ مرۆڤێکی تر بەڵام ئەگەر مرۆڤەکە سنجین بێت یعنی ئێمە با وەهمێک دروست نەکەین جەنابی پارێزەر کەلسومخان با وەهمێک دروست نەکەین بۆی کە ئەگەر کەسێک ویستی خیانەت کات یەکسەر بڵێ من لەبەر ئەمانە کردم کەسی سنجین من ئەمێ لە بەرنامەکە بچینە ئەو گۆشەیەوە ئینسانی سنجین لە پەیوەندیە جێتە دەرەوە ئەڵێ تۆ کاکە تۆ عاتیفۆ نییە بۆ من تۆ مەسرەفم ناکەی تۆ پارەم نایتێ تۆ سێکسم لەگەڵ ناکەی تۆوان ناکەی تو ئیتر پیاو بێ بۆ ژن بێ بۆ پیاو ئەمانەی پێڵە دی زەحمە نەبێ ئەلێرا بینی من و تۆ کۆتایی هات من لەم دقەیەوە ئازادم چیەکەمیکەم ئەمە با بڵین چیرۆکە ڕاستەقیدەکە نیە ئەمە ڕێگە ڕاستەکە کاکدار و لە ڕاستیە ئێمە باسی کەسێکن کە خیانە دەکات ئێمە باسیەوە ناکەن کە نەجیب زایە و ئەسڵ زایە و یعنی قیمەت و نەرخ بۆ خۆی و خێزان و مناڵەکانی دانێ ئێمە باسی کەسێک کە خیانە دەکات بەڵام بێگومانەوە هەیە کە بەڕێ دەستخۆش چۆن دەست پێیەکی کەلسومخان بەخوای ئەمەوێ بەوە دەست پێ بکەم بڵێم خیانەی زەوجی ناپاکی هاوسەرگیری ناتوانانی بڵێ لە ناو پیاوان زیاترە و یاخود لە ناو ژنان زیاتر هاوڕاتە ئەتوانم بڵێم ئەگەر لە جاران خیانەی زەوجی هەبوو پیا و شانازی پیا کرد وانە بەڵام لە ئێستادا ئەتوانم بڵێم یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان کەوا ژن بەند ئەکرێ حکم ئەدرێ هۆکاری هەرە ڕەسی لە کوردستان ئێستادا خیانەی زەوجیە و بۆتە دیاردا ڕێژەیەکی زۆر باش گەیشتۆتە ناو ژنانیش با بەو قسەوە دەست پێ بکەم جاران لە کۆمەڵگەی کوردی کە تو میوانی ماڵێکە بووی ئەوت کاکە تو نان و نمەکی ئەو ماڵەت کردیە ناموسی ئەو ماڵە لێت حرامە بەڵام ئێستا ئەگەر تو دیقەت بدەیت تەماشە بکەی پیاوەک ناتوانێت ڕەفیقەکەی خۆی باتەوە ماڵەوە لەبەر ئەوەی یاخود لەسەر سفرەکە نان بخوا لەگەڵی ترسی ئەوەی هەیە تەماح لە ژنەکەی بکاتن یعنی ئەوە وای لێ هاتۆ چکەمە چیرۆکمان هەیە لەو بابەتە من کەیس هەیە لەو بابەتە لەلام چیرۆک هەیە لەو بابەتە لەلام بابەت چیرۆکێک لێرەوە دەست پێ بکەم کەیسێکمان هەبوو خانمەک بوو سێ-چوار منداڵی هەبوو سێ-چوار منداڵی هەبوو تقریبان 10-12 ساڵ بوو لە لای مێردەکەی بوو باشە پرسیارم لێ کرد گوتی نازانم ئەو منداڵانە لە مێردەکەمە یاخود نا یعنی لە ماوەی ئەو 10-12 ساڵە ئەو خانمە ڕێک وەکو ئەو چیرۆکی ئەو برادەرەکە ئێستا هات لە خیانەتا بووە لەگەڵ ئەو پیاوەیە لە ناپاکیا بووە و دڵنیاش نییە لەوە کە ئایا ئەو منداڵانە هی مێردەکەیەتی یاخود هی کەپڵەکەیەتی پرسیارم لێ کرد ئایا تو ئەتەوەی مێرد بۆ پیاوە بکەی گوتی ناتەبیعەتم بەدڵ نییە ئەی باشە لەبەرچی ئەوەت کرد وتی ئاخر قسەی خۆشی لەبەوە کردم ئەزانی چۆنە من ئەمێ لەم بەرنمەیە نەگەڕین بۆ مبەڕیت دەردی مامۆساوت ئێمە باسی نەجیب زایە نەگەڕین بۆ بیان و ئەتوانم مەسەلەن جەنابە ئەگەر بۆ نمونە دوو هاوژین دوو کەپڵ دوو خۆشەویست بە چ شتێکەیە بۆ پێوەری ڕێژەی کە بڵی مەسەلەن خانمێک بڵێ مەسەلەن بە چ زانستێک تۆ توانی بیسەلمێنی بڵێ مەسەلەن پیاوێ بێ بۆ لاو یا ژنێ بێ بۆ لاو بڵێ من مێردەکەم زۆری خۆش ناوێ یعنی پێوەرێک نییە بۆ خۆشەویستی ئەسڵەن ژیانی ژن و مێردایەتی ژیانێکە بۆ بەڕێکردنی سیستمێکی ئیداری اینجا خۆشەویستیە خۆ ئەگەر خۆشەویستی نەبێت چیەکەن لە ماڵێکە وەنیە خۆی خۆشەویستی کاک دەرون کردەوەی لە ڕاستی وەنیە کردەوەیە ینی باشە مەسەلەن ئەو بەڕێزەی کە نمونی جەنابێناتەوە خانمێ گوتوێتی وەڵا ئەم پیاوە کەپڵەکەم قسەی خۆشم بۆ کات کەواتە ئەوە دلیلە لە چی دلیلە لەوەی ئەو خانمە خۆشەویستی لە شوێنێک تر وەرەگری تعویزەکاتە بەڵام کاک دەڕن باەکشت بەڵام ئەو دروستە دروست نییە من هەر لەسەر و کورسی جەنابەت چەند بەرنمەیەک پێش ئێستا ڕەنگە بینەریش بوون ژنە ئەنفالێک ئەلەویا دانیشت بوو بە گریانەوە باسی کردکە لە ساڵی 1970ەوە دڵی ناتۆ سویچی تراکتۆرەکەی مێردەکەی ئەوە بکات یانی بەڕاستی ئەین لەبەر ئەوە ئەگەر مرۆڤ سنجین بێ لە ناوەوە سنجینانەشە کردەوەکان ژنی کورد هەر ئەوا بۆ لە کۆندا بەڵام ئێستا بەداخۆ بە ئەو قسێ بکەم
ڤلۆگەرەکانی سوۆسیال میدیا کارکتەرەکانی سوۆسیال میدیا ژیانی خێزانی کۆمەڵگەی کوردی بەڕێوابن کە ئەوەی خۆی لە خۆیدا کارەساتە کە من بینەرم لە ڤلۆگەرێک هەندێک قسەی باق و بریقم بۆکە و ئەزانم ژیان بەو شێوە بەڕێتی کەسمان یعنی دام بەوە دانانێکەوە پرۆسی هاوسەرگیری ئێستا پرۆسی هاوسەرگیری ڕەنگە شتێک کێشەی ئەوە بێت کە مێردەکەی گوڵی بۆ ناکرێ بەڕاستی یعنی من هەر لەو جێگەی ئێوە دکتۆر محەمەی خانی نمونەی خۆی هێنایوتی من 30 ساڵە زەواجم کردووە بڕوا ناکەم دەگوڵم کڕی بێ هاک دەرون کێشەی بێرزدەی هەیە یعنی کێ بێرزدەی کەندی کولتوری کوردی بووە لەبەرەوەی بێرزدەیەک لە بۆ ناکە هەنابێتە بەڕێگا هەڵەت جەنابی پارێزەر چۆن دەست پێ بکە دەست خۆش کاک دەرون زۆر سپاس کاک دەرون دیارە ئێمە وەکو پارێزەر بە تەجروبەی یاسایی خۆمان کە اختصاصی من ئەو ئیشانەی دەزایات ئیش دەکەم باشە من بڕوام نەبووە هیچ کاتێک ئەو زەوازانی بە خۆشەویستی دەست پێ کردووە کۆتاییەکەی لە تەلاقدان بووە بەستەدان کەیس بیڵێرەوە بۆم ئەفوو ئەو کەیسانەی کە دەڵێ فرانکەس خۆشەویستم بووە چەند ساڵ خۆشەویستی یەکتر بووینە دواتر زەواجمان کردووە هەموو شتێکم بۆ دابین کردووە ئیلە بە تەلاق کۆتایی هاتووە نەک بە تەلاق بە خیانەت کۆتایی هاتووە ئەم تەجروبەی کێسەکانی خۆمانە باش ئەو کەسەی کە خۆشەویستی لەگەڵ تۆ کردووە لەگەڵ ڕێزم بۆ ئەو برایە ئەمە هیچ کاتێک لە هەر بابەتێک قسەی دەکەین بە مطلق قسەی ناکەین بە نسبی قسەی دەکەین ئی ئەو برادەرەژەوە هەیە کە تۆی خۆشویست و ئامادەی یەکەش کەش خۆش بووی هەردوو میوان بەڕێزەکان باسەوەیان کرد ئێمە مجتەمەعێکی زۆر ڕاقینە وەکو کوردەواری خۆمان ئەم زۆر شانازی بە کوردی کوردبوونی خۆم دەکەم بەڕاستی بەداخەوە ئیش لەسەر تێکدانی کوردستان دەکری بەداخەوەکە و خاتون گوتی من ئەلەیا تێبینیم لەسەر قسەکانە هەیە وا بزانم مامۆساش هەیەی و یعنی لەسەر فۆرمی خۆشەویستی بەڵام دوای قساکەم نامێت پێ ببڕم ئەمێ بزانم ئەگەیتە کوێ بە مطلقی بۆچی قسەی ناکەم بە تەجروبەی کیسەکانی خۆم باش دەکەم ئەو کەسانی هاتون ئۆفیسەکانی من کاگورزۆ من فران کەسم چەند ساڵە خۆش دەویست ئەوەندە خۆشم دەویست وابوو دواتر خیانەت لێ کردم وەکو خاتون باسی کرد کار لەسەر ئەوەی دەکرێت ینی کودر کۆمەڵگای کوردی بەرەو هەڵدێر و بەرەو ینی ئاقارێک خراپ بردرێت بەڵام کاک دەورن ئەوە زۆر زەرورە پەروەردەی ئەو کەسە زۆر جار داکوبابەکان گوناهبارن ئێستا من منداڵم هەیە کچم هەیە کوڕم هەیە ئەگەر پەروەردەی نادروستیان بکەم من بەرپرسیارم لەسەر مۆزوعان ڕۆژانە نستعەتیان دەکەم ڕۆژانە ئاگاداریان دەکەمەوە باش باسی خۆشەویستی و کرد من نامێ خۆشەویستی تێکەڵی ئەوە بکەین بەڵام ئەوەنەی کە تێڕوانینمانەیە ڕێک خۆشەویستی کە نامێنێ لە بینی هاوژینەکانە ئەوە ژیانیان تاریکە بێ ئینۆ خزمەتە بەرزم سەرەتا بە ناوی خۆی گەورە من ئەمڕۆ لەو بەرنامە بەشدارم کردە بە نیەتی ئەوەی کە پامێک بگەینم بە ئافرەتانی خۆشەویست کە ئەوانەی هەڵستن خیانەت لە پیاوەکانیانەکەن ئەمێ چیرۆکە بزان و بۆ ئەوەی بزانن چەند ئافرەتمان هەیە خۆڕاگرە ئەتوانی هەموو شتێک بکە بۆ ئەوەی شیرازی خێزانەکەی تێک نەچێ من سەرەتا بە ژیانی گەنجی خۆم دەست پێ دەکەم باش کتێک بوو زۆر لە مناڵیەوە حەزم لە خوێندن بووە حەزم لە خوێندەواری بووە حەزم لە کتێب خوێندنەوە بووە تا ئەو کاتەی شم بۆ پیاوە کرد من بەردەوام کتێبمە خوێندەوە لە مەکتەبیش بوومی تر دوای ئەوەی کە بە حکومی کۆمەڵایەتی وتیان نابێت کچ لە لای ئێمە بخوێنێت و لە خوێندن دەریان هێنا ئیتر نەم خوێند ئەوە بوو ئەو کەسە هاتە سەرڕێکان لە مەکتەب 2 ساڵ بە دوای منەوە بوو بتوانم شی پێ بکەم بەڵام من ڕازی نەبوو بەحکمیەوەی تێڕوانینم بۆ کەسە باش نەبوو ئیتر بە هەر ڕێگایەک بێ و ڕێگای تری گرتە بەر و منی ڕازی کرد و بۆەوەی شی پێ بکەم کەشم پێ کرد و دوای ئەوەی کە زۆرترین داخوازی هێنا بە ئەوەی من شی پێ بکەم ئیتر ئەوە بۆ ڕازی بووین و شم پێ کرد لە دوای 3 مانگ نەهامەتەکانی من دەستی پێ کرد سەرەتا من ئەمزانی ئەو کابرای تر پێشتر خواردن ئەمە چەند ساڵ پێش ئێستا ئەم چیرۆکەی تۆ چەند ساڵ پێش ئێستا چەند 9 ساڵ پێش ئێستا باش بەڵێ ئەمزانی پێشتر کە ئەی خواردەوە ئیتر وتی من تۆ بم کردووە و بە هەر حاڵەتێک بێن وەکو ئەم برای کە پێشتر باسی کرد منیش وتم خەڵک ئیتر ئینسانە و تۆ باکات و ئەگەڕێتەوە سەرکاری باشە و دوای ئەوەی کە زەواجم لەگەڵ کرد دوای 3 مانگ تەقریبەی 4 مانگ هەرچوومی تر من دووگیان بووم ئەوە بوو دوانم لە سکتا بوو
دوای ئەوە کە حملەکەم بۆ 7 مانگ شەوێکیان هاتەوە سعات 3 شەو بوو هەر هاتەوە یەکسەر بەلێدان هاتەوە ژوورێ تر لەم نیدا کە دەجیانی من لەو کاتەوە ئیتر من وەکو بڵێ حملەکەم تووشی زەڕب بوو ئەو بکەتمە خەستەخانە و هەتا 3 مانگ و 4 مانگ هەتا بووە وای لێ هات کۆرپەلەکەم نەمرێت و بێتە سەر دنیا بەو ڕەزالەتە تێپەڕی لێدانە ئیتر دوای ئەوە کە مناڵەکانم پەیدا بوو دانەیەکیانم بەهۆی حکمی ئەوەی زەروی پێکرد بوو دانەیەکیانم لێ مرد و دانەیەکیان نا ئەو دانێک کەما چونکە بە خۆم ڤیتامین و خەمم لەسەری خواردبوو 700 غرام بوو منداڵەکە بە ناکامی گەورم کرد ئەو بوو کە من لە ماڵ باوکم زێڕم هەبوو ئەوانی زێریان بۆ کردبووم ئەو زێرم هەموو لە پێنا ئەوە دانا منداڵەکەی خۆم بە سەلامەتی گەورە بکەم دواتر کە هاتمەوە دوای ئەوەی کە منداڵەکەم 1 مانگ لە خەستەخانە بۆ هاتمەوەتی دەستی بە لێدان و جنێ و کاتمەوە ئەشێ ماڵی فرۆش بوو هیچ ئەشێ ماڵی نێشت بوو سەبەبەکە چی بوو؟ من نازانم سەبەبەکە لەو کاتێ نەمزانی سەبەبەکە چییە دانیشتم لەگەڵی دانیشتم قسەم لەگەڵ کە تۆرە بزانم هۆ کار چییە من ئافرەتێک نەبووم بچم یەقەی بگرم و بۆ واکەی نازانم دەمەقالە بهێ منی لەگەڵی دانیشتم وەرە بزانم سەبەبەکە چییە تی حەزم لە تونێ نامێ بێ پێشتر وتم باش نامەوێ بێچی؟ بێتە بەرچاو بێتە بەرچاو باش هەتا مانگێک ئەوانە چمە بەرچاوی هەر لەو دیوە ئەو لەو دیوە مش لەو دیو بوو دوای ئەوە ڕۆژێک هاتەوە خواردنمان تاخیر بوو کە خواردنمان تاخیر بوو یەکسەر گوتی خواردن حازرە دەبا 12 ساعت 12 خواردن حازر بە ئەینەوەڕەوە ئەمیش گوتم ئەزە کوڕەکەم ناکام بوو یعنی تەواو نەبوو لەوەی تەندروستیەوە هەدەر ئەگریا دائما ئەگریا جار جارش دڵی ئەوەستا دەبا بەدەست دڵم بۆی ناباوە هاتەوە یەکسەر چاقۆچی لە دەستی مندا شوێن چاقۆش لەسەر دەستمە چاقۆچی لە دەستمدا گوتم مەولود کرد گوتی ئەدنم گونێ بەرچاو والعصر دا ئەو وەزحەتێ پەڕی و ڕۆوی و چوومە خەستەخانە گوتی بەچ تۆلاتێ گوتم ئیتر بۆم پۆشی لەبەر خاتری منداڵەکەم نەمویست زیاتر درێژە بخایێنێت دانیشتم بەسەر ژیانی خۆمە منداڵەکەم گەورە کرد سەبر هەتا منداڵەکەم بووە تقریبەی 6 مانگ و 7 مانگ ئەوش هەمی بە دەرمان و بە عیلاج و ئیتر لەگەڵی بووم و دوایەکە شەوێک هاتەوە ئەوانەی هەموو ینی با بڵێن شوێنەواری ئەوەی پێوە دیار بکە لەگەڵ ئافرەتێکی خەوتوە ئەمانی مەبەست ئیتر شی نەبێتەوە هاتەوە دانیشت ئەمیش ئەوە تەمەشام کرد شۆکە لێدا گوتمەوە چیە گوتەوە پەیوەندی بە تۆ نییە ئەمیش گوتم زۆر باشە دانیشتم پەیوەندی گوتم ئەو ئافرەتەی ئەو های لە تو کردە لە من باشترە گوتی نە ئەدی گوتم لەواکە گوتی وەرە بە حەزی خۆم وازم لێنا زۆر مناقەشم لەگەڵ نەکرد هەموو شێوە بەردەوامی بە بەردەوامی ئەو شتەی بارا کردەوە وای لێ هات ئەو جارە مەسرفی نەکردم مەسرفەکەی لەسەر من بڕیەوە ڕۆژێکیشە من بەدزی ئەو تەلەفۆن لەگەر ئەو کچەی کرد کە قسەی لەگەڵ کرد پێم گوت خاتون جان لەبەر خاتری ئەو منداڵم من ئەزانەتە قسەی لەگەڵەکەم لەکن من زۆر ئاساییە قسەی لەگەڵ بکە هیچیش پێکێک ناچم هیچ مشکلە لە بۆم دروست نابێ بەس یەک منداڵم هەیە پێی بڵێ باشیر و ئیتر دابی بۆ لەو منداڵەکەم بکڕی ئەمە ناتوانم بچم لە خەڵکی دیکە داوای ئەو شتە بکەم گوتی بەسەر چا ئەو قسەی کرد ئیتر دوای ئەوە لە دەرە جێم لێ بۆ ئەگۆ لێدا ئافرەتەکە بەو پیاوەی گوت لێدا ئەم منداڵەکان لە بەخێوەکەم ئەو بوو دەهات بەشێ بەسەر خۆشی لە منێدا دەویشکاندەم ئیتر کەپوم چەند جار شکا سەرم بە 12 تەقەڵی دروای تۆ زۆر شتم بەسەر هات باش ئەمە لە پێناوی چیا قبوڵە لەبەر خاتری ئەو کۆرپەلەی کە هەم بوو گوتم ئەمن تازە بوومە قوربانی بەس نامەوێت گەنجێک لە داهاتوودا بێتە قوربانی دوای ئەوە کە زۆر ناهامەتیم دیت ئەوەی کە باسییان کرد باسی حەز و ئارەزوی ئافرەتانە من هیچ شتەکەم نەبوو نە حەزم هەبوو نە سەردانم هەبوو تەنانەت لە ماڵە دانیشتم لە ژوورێک نەئەچوو ماڵی باویشم یعنی بە 2 مانگ بە 3 مانگ نەئەچمە وێندەر گوتی ناوی مۆبایلی بەکاربێنی ئەویشم بەکارنێنا مەسرفی نەکردم بەدایکم گوتم دایە دەمڕۆ ئیشەکەم لەو ببینە لە ماڵە ئەمەکەم ئەتوو ببە لە بازاڕی بفرۆشە بەس با منداڵەکەم برسی نەبی بەنامردا ئەو ئیشەی لەبەرەوەی
لە ماڵێ من بەخۆم هیچم لە بخۆم شیری من وشک بوو لە برسان نمتوان منداڵەکەم پێ گەورەکەم شەرمیشم ئەکرێت وەکو ئافرەتێکی بووە شەرمەم کرد لە خەڵکی داوای یارمەتی بکەم ئیترەوە بوو ئیشی لەو دیتم وەداکەم ئیشم کرد کە پێی زانی ئەوەندەی لێدام ئەوەندەی لێدام یعنی ئەو ڕۆژە بێهۆش بوو گوتی نابێت تویشی لە دەبێت پێ گوتم وەرە ئەتوو بەخێو بکە وەرە ئەتوو پارە بینە باش با سۆز من حەز ناکەم لە بەرنامەکانمە سۆز زۆر زاڵ بێت تۆ کە خۆت ئیشێ کردووە تۆ کە خۆت مناڵەکە و گەورە کردووە بە قسەکانێ ماڵی باوکیشە هەبووە بۆچی تە ینی پیاوێکی ئەلەو جۆرە و بۆچی بوو بۆچی ئەویست ئەم ژیانە بەردەوام بێت منەمێ ئەمە بکەم بە پرسیار ئایا پیاوێکی ئەلەو جۆرە چاکە بێت یعنی حەڵال کە تەلاق زەلیلترین حەڵاڵە هەمانە پیاوێکی لەو جۆرە چاکە بێت هەزاران ژن لەو حاڵەتە زەواج ناچاریە باشە ینی پیاوێک گەیشتە ئەو قۆناغە چاکە بێت با مجاملە نەکەین ئوستازیان بەڕاستیەوە هاندانە بوو پیا خراپتر بێت یعنی کە تۆ قبول کەیت ئەڵێم ژنە بۆ قبولەکە بۆ تۆ لێمی قبول ناکەی بێتە چاولەکەی ینی غەڵەتە باڵێ بێگومان بە تاکید خۆشار بێمیر و حاکم نی برا ئەمە ئێستا تونند و تیجی ئافرەتان دانراوە پیاوێک هەموو ڕۆژێ هەڵکتە سەر خێزانی بم ڕادێ سەری بشتێنی ترمە کەنجی ژانە ئەمە عذاب ئەمە تعذیبە بەڵام ئەوەش کە باز دەکاتن خی گەورە ئەبغەد الحەلالی دانا تەلاقی داناوە بۆچی داناوە بۆ یەکی تۆ تو تحملی وەزعان نەکاتن لە ڕوانگە دینیەکەوە بالضبط ینی من ئەوڵم هەندێک لە خانمان هەندێک لە خانمان جیرۆدەی دیوە مادیەکەی پیاوەکانیانە مەسەلەن سیرەکەی هەر چۆنێک بێ پیاوەکەی خانوویەکی بۆ دابین کردووە و بە جۆرێک لە جۆرەکان مەسرەفیە کێشێ ئەلێ بادانیشم چکگەر من بێمە دەرەوە مناڵەکانم بۆ بەخێو ناکرێت بەس جەنابەت بە کاری دەسی خۆت ئیشێ کردووە مناڵەکەت ویستوتە گەورە بکە یانی ئەوەی هەبوونە بۆ 4 دیوار هەبوو یاوانە خۆش لەبەر ئەوە جیانە بوومە لەبەر حیبەی خەڵک کە جیابوویەوە لە جیاتی ئەوە قسەی جوانت لێ بکەن هانی خراپەت لە بۆ دەزوالەیەکی ئوستاز نەزانم جیابوونەوە حیبەکەی لەکوێیە کە تۆ لە ژیانێکی جەهەنەم و ژیانێکی سوکاتوی هەنابیت بە سەربەرزی جیابمەوانێ و کەسیش ناڵە بەری چاوە قسەیەکەی لە ڕوانگەی تو جیابنەوە زۆر ئاساییە هەر ئاین ئەی لە کۆمەڵگا ئێستا من جیانە بیمەوە جیابمەوە لەسەر بێ خۆم ڕاوەستایمە ئیش و کار و کەسابەتی خۆمەکەم من وەکو ژنە وەکو کۆتاییە ئەمە باکووا کامێراکەی خۆم خوا ینی ئەمە خوا نەخواستە نازانم چکەمە بەسمە مەڕێک بۆ کامێرا ئەمە خوا نەخواستەمە لەم بەرنمەیە هاندان ناکەین بۆ جابوونەوە بەڵام ژیانێک گەیشتە ئەو قۆناغە و ژیانێک گەیشتە ئەو جەهەنەمەی سەر ئەرز بۆ دروست بێ پارێزەرێکە لێ جیابەرەوە خانمێکی چالاکوانە لێ جیابەرەوە مامۆساکی دەرووناسی ژە لێ جیابەرەوە گەیشتی بە جیابوونەوەیان هەر گەیشتم بە جیابوونەوە دوای چەند دوای ئەوەی کە هەموو ژیانم ڕخە دوای ئەوەی کە منداڵەکانم بێناز بوون دوای ئەوەی بەخۆم بۆ منداڵەکانم منداڵی تریشتان بوو بەڵێ منداڵێکی تریشمان پێدا بوو هەر لە هەمان پیان بەڵێ خەلەلەکە وتە چی خەلەلەکە ئەوەیە زۆر جار خان باشە ویستوتە من قسە زۆرەکەم میستوتە بەو مناڵە وا خستوتە دەمێشتەوە بەشکە مناڵ باش بێ ئەی من ڕێگریم لێ کرد لەسەر ئەو ڕێگریە منداڵم پەیدا بوو نەمێش بە هیچ شێوەیەک منداڵم پەیدا بێت مناڵەکان لای باوچانە باشە ئەو وەلەو ئەمە ئەگوێزینەوە بۆ شوێنێکی تر ئەو هاوسەری پێشوت ئەو ژنەی هێنا هەر ئەو کاتی وازی لێناوە چێم جیابمەری هەر ئەو کاتی وازی لێنا دەگرفتەکە ئەوەیە دەستخۆش زۆر بەخێر بێی بەڵام جان بەڵام سەما بۆگەر یاڵە بە کورتی پێم بڵێ بۆی کە ئەمێت شی بکەینەوە لێرە ئێمە ئینشەڵڵا بەس ئەمن ئەو هەندێک ئەڵێم ئافرەت هەندێکی ژیانی زۆر خۆشە بەڵام لەق لە بەختی خۆیدا نازانی ئەو ژیانی هەڵسەنجینی لەبەر حەز و ئارەزۆکی خۆی ئەمێن کە لەو تاریکێش بووم هەر ئومێدم بەوەی بوو ڕووناکێک بێت هەر دەگەری دانیشتم هەر قسەم کرد بەڵام کە زانیم هیچ قسە لەسەر ئەو کابرا ناوترێ ناکردرێ کەواتە گوتم با دەستی لە بشەمەوە جیابمەوە دوای ئەوەی کە جیابمەوە ژیانم لە هامەتری زیاتر بەسەر هات لەسەر پێ خۆم ڕاوەستامەوە وەکو پیاوێک کە ئافرەت هیچ کاتێک نابێتە پیا بەڵام وەکو پیاوێک لەسەر پێ خۆم ڕاوەستامە ئیشەکەم کارەکەم خەڵک وازم لێ ناینی هەر قسە ئێستاش بابە ئەمن ئیشەکەم شەوێ ئەتمە ماڵ لە بەژانی قاتمەندی لەسەر قاتم ڕاوەستم خەوم لێکە ئاگەم لە هیچ دنیا نامینێ کەچی هەر قسەم لەسەرەکرێ باشە لەبەر هەندێ ئافرەت قبوڵەکە هەرچی بەسەری بێت لە ماڵی دانیشی با لە 4 دیوار با لە سزم بەس بە قسەی خەڵک
هەر زۆر باسەوەی دەکەێت کە لە خەمی منداڵەکانم دەمیست حمرم دەکرد دوازارش درێ منداڵەکان لای باوچیانی هۆکاری چ بوو دایتەوە باوچیاننی هۆکاری ئەوە بوو هیچ بژێوەکەم لە منداڵەکان پێ بخێوکەم چکات گوتە زۆر زۆر محاوەلەی هەموو جێکم تمام کەس پشتی نەگرتم و ئیتر مەجبور بووم لەکنەوە باش زۆر بەخێربی کاک دەروون جان ئەوارێ منداڵەکان لە بەخێو نەکرد هەستام لەو کاتیەوە دەستم بە ئیش کرد بە دزی بە پارەکەم ئەنار دەمارە جیرانەکە خۆمان ئەم گوت ئەتوشی و عەفازە شتی لە منداڵەکانم بکڕا هەتا منداڵەکانم گەورە بوو بە تەحداوەش ئەمن بەخێوم کردینە یعنی بەو شێوازە دەستخۆش زۆر بەخێر بێی گەورەی و نوان تۆ نمایندەی هەزاران ژنی لە کوردستانە ینی قسەی زل ناکەین بەڵام هیوادارین ئەم کەشە نەمێنێ زۆر بەخێربی فەرمو ئەزیێتە کێشە چی بڵین؟ وڵی کاک دەروون ئەگەر ڕێم بیت تەوان هاوخەمی بۆ دادە بە ڕێزە بەڕاستی ئەو معاناتی لەوە چێ زۆرینی ئافرەتی کورد بێت بەڵام ئێمە یەک دی چیرۆکەمان بینی کاک دەروون یعنی ئێمە بێت ئاگاداری و باردۆخە بین لە ڕاستی ئەو کاکی بارێزەرەوە باشتری زانێ ئێمە یەک دی چیرۆکەمان زانی چۆنە لەوە چێت بارودۆخەکە زۆر باشتر بووە کە ئەم دادە بەڕێزە پێشەوەی مناڵی بێجیا بووە یا پێشەوەی مناڵی دوین بێجیا بووە چونکە هەتا لە ڕاستیا پێی بچێت یهانە زیاتر کرێ بچووکترە بێتەوە سوکترە بێت بێقیمەترە بێت عین لەگەڵ ڕێزمە لەبەرەوە بێ ئافرەت هەم ئافرەت هەم پیا و کە زانیان گەیشتنوتە سنوورێک کە هیچ چارەسەرێ نییە کە هیچ ئەو خۆشەویستی بە ئەو ئوستازە باسیگر نەماوە لە ڕاستیان ڕێگە چارەکە جیابوونەوەیە ئیتر بۆچی تۆ ئیهانەی ژیانێک قبوڵەکەی ڕاستە منەوەی باسی کرد پشگیریەکەم ڕێگری هەیە مەسلەی ژنی تەلاق درا بە چاکرد سەیرەکرێ بەڵام لە کۆتاییە تۆ ئینسانیت تۆ ئیرادە هەیە تۆ بەقوتی تۆ پێویستە بژیت نەکەوە قبولکەیت جان جاچێ باو هەمووی پیا و قساکە بۆ یاڵە کاک دەروون ماندی نەبی بەڕاستی بەرنامەکە زەحمەتە قوربانە کە سەیری سیمات دەکەین ماندی بوونەکی زۆر قوربانە لە دڵەوەش خەم ناچی لە بۆ ئەو چیرۆکانە هیوادارم ئەو چیرۆکان لە ناو کۆمەڵگەی کوردی نەمێنێ کۆتاییان پێبێ بەڕاستی ئێمە باسی کۆنی کورد دەکەین باسی پیاوەکی ڕەسەنی جوامێر دەکەین کە بەیانیان لەگەڵ گەزەنجی بەیان پێش ئەوەی لە ماڵەکەی بستە دەرێ خاتوونەکەی قاپە ماستە چی دادەنا لەگەڵ چایەک و پارچەنانێک بەیەکەوە نانەچیان دەخوارد پیاوەکەی دەچووە کار و ئێواران دەگەڕایەوە کە دەگەڕایەوە تەقەی لە دەرگەی ماڵەکەی دەینا دوو عەلاگەی لەدەست بوو بە پارەی کارەکەی کە دەگەڕایەوە ماڵەوە هەر لە دەرکەی ڕادێگۆ منداڵینەکانی داکتان بالۆ تەرجمەکەم منداڵینەکانی داکتان یعنی دەیگۆتە خێزانەکەی خۆشندەوەی دەیگۆتە خێزانەکەی قوربانت بم بەڵام ئێستا بە تەرجمە چیکە هەموو ئەو وشە بریق و باقانە بەکاردێنن بەڵام بەداخۆ یەکتریان خۆش ناوی هەز ناکەوەکو گەنجێک ئەمەش بۆ بە جۆرێکی تر لە مۆدل کە پیاوێک زیاتر لە ژنێک بە دەوریەوە بێ و ژنێک زیاتر لە پیاوێک بە دەوریەوە بێ حەز ناکە وەکو مۆدلی لات وەکو چۆن مۆبایلەکەەوە بێ ئایفۆنی 15 و 16 و نازانم چەند بێ ئەوەش وەکو مۆدلێکی لاتوە ئەوە جارێک لە سمینارەی دانیشت ینی بابەتەکە لە کەم و کوڕی چۆتە دەرەوە حەزەکەم یەک جوابم بنەوە ینی بابەتەکە لە کەم و کوڕی و نەبوونی سۆز و نازانم چی چۆتە دەرەوە هەستەکەی جۆرێک لە مۆدیلی لات هاوڕان وەنیە کاک دەروون ئەمن بە زمانی دایک قسەی دەکەم بە زمانی ناو کتاب قسەی ناکەم باوەڕم بەو شتەی هەیە جارێک لە سمینارەی دانیشتە بووم سمینارەکە باسی فرەژنی و شتانە هەبوو کە ئەمن بەخۆم باوەڕم بەوەیە ئینسان قەنەعەتی هەبێ یەک بەسە بەڵام پرسیارەکە ئەوەیە تۆ وەرە ئەو جیهازەی کە درۆی ئاشکرا دەکە درۆ لە دڵی هەر کەسێکمان بێخە وەرە ئەلێرکوانە برێ کاکە ئەتۆ چەند کەپڵت هەیە وەرە پێدا بڕۆ ئیشەڵات جیازیوانە داخۆ چەندی لە 100 دەگری چەندی لە 100 دەگری بەداخەوە کاکە قەنەعەتت هەبێ یەک بەسە دەستخۆش جان فەرموو سەرەتا ڕێز و سڵام لەو میوانە بەڕێزانە وەکو پرسیارەک وەکو گەنجەک کە هێشتاکە ئەزمونونەکانم مایە ببینم و لەوانەشە هەندەکەم دیت بێ وەکو پرسیارەک ئەگەر لێمی وەربگرن ئایا ئەو زەواجی سەرکەوتووەی کە باسی دەکەن لە کۆندا ئایا ئەوە دیوە جوانەکەنێک کە پیشانی دەدەن مەبەسم لە بەشەکەیتی ئایا هەر ئەو جیلەی پێشتر نینە
کە ئەو دیلەی ئێستایان پەروەردە کردێ و بەشەیان لەوانە کە خیانەت دەکەن ئایا ئەو هەر ئەو خێزانە بەختەوەرانە نینە کە پێشتر زۆر بە جوانی عائیلەکی جوانیانە بوو بەختەوەر بوون و لەوانەش زۆربەی منداڵەکانی وان ینی تۆ پێ دوایە کە ئێمە زەواجی پێشووتر یا ژن و مێردەکانی پێشووتر بە نمونێکی سەرکەوتوو لە قەڵەمەین تۆ ئەڵەی ئێمەمانانی شەر کوڕکچی ئەوانین ئەی بۆچی ئێمە سەرکەوتورین پرسیارەکە بەشێک لەوانە بەشێک لەوانەی کە خیانەت دەکەن مە لێرە باسی ئەوانە ئەو کەسانە دەکەن کە خیانەت دەکەن ئایا ئەو کەسانی کە خیانەت دەکەن لەوانەیە داکوبابەتی زۆر سەرکەوتیان هەبی لە عائیلەکەیان لەوانەیە خێزانێکی بەختەوەریان هەبی بەس ئایا دەگەڕێتەوە سەر عائیلەکی بەختەوەریان بڵین دەگەڕێتەوە سەر ئەوەی کە کەسەکە داکوبابی باشە پێویستە ئەویش باشبی دەستخۆش با ئەو پرسیارە بکەوینتر ئەچینە کۆتایی بەرنامەکە و وڵات جوابی بەمەوە باشە جوابی بەرەوە بەس یەک شتم مەبەستە یەک شتم مەبەستە زانستێکەیە ژیانی ژن و مێردێ خۆشکە ها بێگومان هەیە ئێسا بە باشە ئەی چۆن ناخە من خراپترین حاڵەت ئەڵێم چ زانستێک ژیانی ئەو ژنە لەگەڵ مێردەکەیە باشەکە ئوستاسیان بۆی تێکەڵێکم بە وەڵامەکەی ئەو دادوێت پرسیاری کرد هەمان پرسیار لە تۆ شەکەم پارێزە لە ڕاستە کاکە دەبن ئێستا لەم سەردەمەیە تەنها لە 125 پەرۆدە بەدەست دایک و باوکە یعنی ئەبێ ئەو بزانێت ئەوەی تر بەدەست ڕاگەیاندنە بەدەست هاوڕێیە بەڵێ بەدەست هەموو ئەو منەسانەیە کە هەیە لەبەرەوە ئەرکی دایک و باوەک زۆر بچووک بۆتە ئوستاس ئێستا لەبەرەوە هەموو شتێ بەدەست دایک و باوە باش ئێمە بابەتەکەمان خیانەتە مەسەلەن ژن و مێردێکەگەنە ئەو جی ئێسا مەسەلەن نمونەیەکمان نەبوو ئەو کوڕە بەڕێزە و پیاوە بەڕێزە سەرباری 6 مانگ خیانەت و ناپاچی بەرامبەری بەڵام قەناعەتی بۆ کردو و توێتی خۆم حتا ئاڵێ دکتۆرە دەرونیەکە خۆ گوێتان لێی بوو توێتی کاکە وازی لێبێنە بەڵام خۆم ئینسانیە و تومە من با کاتێکی تری بەمێ و چارەسەر نەبووە بە زانستەکەی جەنابە مەبەستمە ئەمە بە زانستەکەی جەنابەت حاڵەتی چیژوەکو ژن و مێردێکە لەو وەکو کوڕەکە با بڵێ زانست چارەسەریەکە هیچ شتێک نییە حیوار حەلینەکە ئوستاز لە بینی ژن و مێردا هەر ژن و مێردێک حیوار هەبێ لە بینیانە گفتوگۆ بێ لە بینیانە باش ئەم پیاوە قوڕی چۆ بکە بە سەریا لە ڕۆمادیەکەەوە هەموو شتێکی بۆم ژنەی دابین کردووە خڕ هەموو شتێنی ئوستاز ڕۆمادیەکە بەشێکی کاک دەروون زۆر جار دابینکردنی هەموو شتێک بۆ خێزان کاریسە دروست دەکات من بڕوام وایە پیاو دەبی ئەرچی نەفەقەی بچێشیم مەسئولیەتی بایەتە سەر شانی خۆی شەرنی هەم پیاوێک سارێ بۆ خێزانی خۆی بکڕی من بڕوام کاکە جا من بۆت باز دەکەم ژن و پیاو هەنا زەواج یعنی زیاد لە پێویست مەسرفکردنیش خەتەرە نەخێر مەسروفی بیکە هەموو شتێکی بۆ بکە بەڵام حڕیەت دام بەم شێوەیە ئافرەتەکە خۆی لە قالبێک دەبێنێتە درە من شانی و پیاوە نیم سیارەی خۆی هەیە لەگە کۆمەڕ برادێک دەردەچێت یەک دقە من قسە بە تەجربەی کێسەکانی خۆمان قسە دەکەن ژن و پیاوێک هەبوون سێ کچی جوان و جاهیدیان هەبوو 14 و 15 و 16 هیچ کێشیان نەبوون خاتون کۆمەرێک عملیاتی کردبوون دواتر ئافرەتێکی احتیادی بوون دواتر قاعە دواتر سیارێ خۆی وی لی هات خۆی بە شایەتی و پیاوە نەدەزانی دەگۆم زۆر لە تووڕاقی ترم کێشەکەیان کۆتایی هات دەگۆ تەلاقمدا باشە ئەوها ئینتەلاقی کردبوو باشە ئەمە باسی ئەوەی دەکەن کە کێشەکان چۆن گەورەتر ژن و پیاو دەکرێت زیاتر پێکەوە بن بە یەک سیارە زۆرترین دەرچوون زۆرترین سەفرە زۆرترین پیاسە زۆرترین گرنگی پێدان باش بۆم کە بە دوا قسە بۆم ناکاک دەڕون یەک دقا ژن چۆن ژن و پیاو هەتا فەحسی خوێن نەکردن هەتاوەکو سوورەت قەیدی هەردووچان نێتەوە زەواجەکەیان ناکرێت بزان خوێنەکان کێشە هەیەیان من پێم باشە لە وەکو ڕێی ئوستازی گوتنین هەموو ژن و پیاوێک دەورێکی دووسێ مانجیان پێ بگوترێت دەورێکی قسەی کتابینە کە مێردت کرد خەسووت هەیە کە مێردت کرد ئەوهایە کە مێردت کرد منداڵت هەیە کە مێردت کرد زەحمەتە تەحمل دەکەی یان نا بە یعنی ڕووکەشەکەی زۆربەی فەیلسوفە گەورەکانی دنیا تا لە زانستەکەی جەنابیشتا بە نمونەی فرۆید مەسەلەن باسیەوە کات کە ژیانی ژن و مێردایەتی ئەبێ بە جۆرێک لە ئیلتیزامات و سجن طبعا ئەوە بێ قبوڵی بەدیوە شاعیرەکەی کاک دەرون بەدیوە شاعیرەکەی بەدیوەکەی بزان ئەو ژن و مێردە ژن بە عیب و عاری یەکتر قبول دەکەن وەنیە بە یەکەوە قبول دەکەن ئەوە نەگوەرە قەو قەڵەمێکیان پێ بەدەستیانەوە تۆ مەحیبەکەت و ئەمە قسەمانگە لە زۆر بوو لە ڕێ ئەو بەرنامەی تو پێمان باشە لەبەرەوە ئێستا ڕێژەی تەلاقگە لەگەلک زۆر بووە کاریسەیە کە باش تەلاق دەکێ بەداوام پیسی یان بەهۆی مۆبایل شەرداوام پیسە ناوی لێدەنێت چی مۆبایل ئەمە لۆ خزمەتی مەکرا 1001 کتابی تێدا 1001 قانون عقوبات و شتی تێدا کە چی خیانەت ئەوەندە ئاسان بووە من کەیسی خیانەت زەوجم پێ هەبووە ئافرەتێک مامۆستا بووە لە لانکەکەی دەهەژان ئی منداڵەکەی
باوەڕ دەکەی لە ماوەی 8 مانجی ڕۆژێ 100 نامەی لێ مامۆستایشتر نردووە دەکا لە ماوەی 8 مانجی 24,000 نامەی نردە 24,000 نامەی نردە تا ئەو خوڵقەی ئەو سەریقەیە ئەتو ڕۆژێ 100 نامە بنێریە ئەمە چ خۆشەویستەکە دەوەڵی مێردی خۆشی زۆر لەوێ باشتر بوو و ئەو مامۆستای لەگە ئەوەش خیانە کرد بوو قەسەمەن بالله العظیم ژنەکەی خۆی 1000 جار لەوەی ڕێک و پێکتر بوو خوا خراپتر نەیە دوا قسە بۆ کاک دەروون چارەسەرکردنی پرسیارەکەت ئەو بوو ئەو بابەتە چارەسەری هەیە ئەکید بەڵام چارەسەرەکەت چۆن چێ زۆر جار ئەوانەی خیانەت دەکەن یەکسەر ئەڕۆنەوە کەسەکان کەوا ئەزمونیان نە شارەزایەنێ لە بوارەوە قسەی لەسەرەکەن کاکە تو کەیسی خیانەی زەوجی ئێستا و برادرە باسی کرد تووشی سەدمەی دەرونی بوو ئەوە کلینیکەڵ سایکۆلۆژیەوێتن کاکەمە ڕێنمایی پەروەردەییمان هەیە کاکە ڕاوێژکاری خێزانیمان هەیە کاکە ڕاوێژکاری دەرونیمان هەیە کاکە ڕاوێژکاری کۆمەڵایەتیمان هەیە تو وەرە ببینەوە لە هەرێمی کوردستان نووسنگەی ڕاوێژکاری خێزانی هەبی پێش ئەوەی کەیسەکان بگا بەدادکە بزانە ئایا ئەگا تو وەرە ئایا ئەتوانی زۆر ئاسانە تۆ لەگەڵ ئەوای زانست چارەسەریکات بەڵێ زانست چارەس ئینسان چییە؟ ئینسان قابلی گۆڕانە تاکە بوونەوەرە قابلی گۆڕانە ئینسان بوونەوەرەکە گۆڕانی بەسەر تۆمەم پێ بڵێ واز لە پیشەکە و بێنەوەکو ژنێک کە ئەڵێن ژنان کاتێک کە پیاوێکیان لەبەر چاوڕەشە بێ هەموو هێزی دنیا ئەم پیاوە شیرین ناکاتەوە چۆن ڕەشە بێ کاکە گریمانە ڕەش ئەو پیاوە دنیا خەلەلی هەیە ئەگەرنا قەناعەتم هەیە یەک قەناعەتم هەیە ژنێک ئەگەر کەسێکی خۆشویست خدا شاهیدا مەرترین بوونەوەری سەر کوڕی زەویە هیچ کەسێک ناتوانانی دەستکاری ئەو خۆشەویستی بە چۆنە بڕوا وایە لەوڵا بڕوا وایە تو گوتی وەکو پیاوە قسە بکەم وەکو تەباری خۆتان تاو کۆتایی بەردامەکە دیسانەوە لە دووڕیانەکەین من پێم وایە چارەسەری ئەم بابەتە زۆر قورسەکە بە بەرنامەیەکی یەکاژێری ئێمە چارەسەریکەین و زۆر زانستی زۆر یاسایی زۆر خانمانە و زۆر زانستیانە قسەمان لەسەرکە وەکو کۆی بەرنامەکە بخەمە چوارچەوەیەکە و بەیەوەی بڵێم لە دوو ڕێگاین ڕێگەی یەکەم ڕێکەوتین هەمومان لەسەرەوەی کە ئینسانی مرد و سەنجین و نەجیبزایە دەردی مامۆساوتی خیانەت ناکە لە هەر قۆناغێکە ئەم پیاوەی بەدڵ نەبوو لە هەر قۆناغێکە ئەم ژنەی بەدڵ نەبووی هێنێتە سەر مێزی نان خواردنەکاڵێ ئیشی ئێمە لێرە تەواو بوو خوا حافیزێ بێ خوا حافیزم بێ ئەمە سالمترین ڕێگەی هاوڕان باشە ڕێگەی دووهەم ئەگەر هەر خۆشەویستەکە ئێجگار زۆر بوو و ئێجگار نەتوانی ئەم کۆتایی پێی بەم پەیوەندیە بێنی وەکو خانم بووی هەزار هۆکارە هەبوو وەکو بەڕێزیان بووی چەند مانگێک دیوە زانستێکەش بگرە بچۆ لای توێژەری کۆمەڵایەتی بی بە لای توێژەری کۆمەڵایەتی چی بەشکم خوا و پێغەمەر بکە چارەسەر بێ کە ئەوە بەپی ڕەئی جەنابی پارێزەر وا نابێ چارەسەردا هیوادارم شتێکمان کردوێ خوا حافیز قسە نابینەوە هەنمان